تەماشاوانانی هێژایی ئەریان تیڤ ئەم کاتتان باش لە بەرنامەیەکی تایبەتدا پێکەوەین بۆ باسکردنی ڕەوشی دوایی ڕۆژاوای کوردستان باشووری کوردستان ناڕەزایەتیەکان لە عێراق و هەروەها پێویستی یەکیەتی نەتەوەیی بۆ کوردان. وەک دەزانن هێرشی داگیرکارانەی ڕژیمی تورکیە لە 9 مانگی ئۆکتۆبرەوە دەستی پێکردەوە و هەتاکو ئێستا بێ ناوبەڕ بەردەوامە و لەو ماوەیەدا چەند ناوچەیەکیان داگیر کردووە و خەڵکی ئەو ناوچەیانە ئاوارە کردووە لە ماڵ و حاڵی خۆیان دەریان کردوون و هەوڵ دەدەن خەڵکی بێگانە خەڵکی لە وڵاتانی دیکەوە کە هاتوون بە ڕەچەڵک تورکن دەیانەوێت ئەوانە بێنن لە جێگەیان بەجیان کن و هەروەها هەوڵیان داوە تابلۆی ئەو منتەقانەی کە هەن هەموو ناوە کوردیەکانیان سڕیوەتەوە ناوی دیکەیان لە جێگەیان داناوە و بەم شێوەیە ڕژیمی داگیرکەری تورکیە هەوڵی گۆڕینی دمۆگرافیای ناوچەکە دەدات. ئەمریکا کە هاوپەیمانێک بووە لە ناوچەکەدا دژی داعش خەریکە یاری دەکا بە مەسلەی کورد و لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیدا دۆناڵد ترامپ 6 مانگ بڕیاری 6 ئۆکتۆبر بڕیاریدا کە هێزەکانی ئامریکا لە سووریە لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریە و ڕۆژئاوای کوردستان بکشێنەوە و ئەوەش بوو بە هۆکاری ئەوەی کە ڕێگە بە تورکیە بدات و داگیرکاری و قڕکردن لە ناوچەکەدا پێش بقات. هەتاکو ئێستا بە دیاریکراوی هیچ وڵاتێک هیچ لایەنێک هەڵوێستێکی جددی لە هەمبەر داگیرکاریەکانی تورکیەدا نەبووە، تەنیا لە ئاستی زارەکیدا بووە. کورد لە قۆناغێکی زۆر مەترسیداردان و دەتوانێت ئەم قۆناغە یەکلاییکەرەوە بێ بۆ کوردان، چونکە ئێستا ڕۆژئاوای کوردستان بووەتە چەقی هەموو کێشە گەورەکان لە ناوچەکەدا. رووسیا ئەمریکا کە ئێستا دوو هێزی هەرە بڕیاردەرن لە جیهاندا لەوێدا یەکیان گرتووەتەوە بە چارەنووسی خەڵکەکە لەوێدا یاری دەکرێت. گەلی کورد پێویستی بە وشیاری هەیە، پێویستی بەوە هەیە کە خەباتی خۆی چرتر بکاتەوە و ئەو گەرمیە کە لە سەرەتای پەلامارەکانی تورکیەدا هەبوو ئەو گەرمیە ڕاگرێت و لە شەقامەکاندا بن بۆ ئەوەی ئەم قۆناغێکی هەستیار دەبێت بۆ کوردان. بەڵێ تەماشاوانانی هێژا ئێستاش لە ڕێگای سکایپەوە ڕێزدار خالید قادر ئەندامی کەنەکە و هەروەها تاکوور زەردەشت چالاکی مەدەنیمان لەگەڵدا دەبێت. لە ڕێگای تەلەفۆنی چۆ ڕێزار سولێمان ئەحمەد لە باشووری لە ڕۆژاوای کوردستان سەبارەت بە تەندروستی ڕۆژاوای کوردستان پرسیاریان لێ دەکەین. کاک تاکوور زەردەشت و کاک خالید قادر ئەو کاتتان باش و بەخێر بێن بۆ ئەم بەرنامە تایبەتە. بەڵێ ئەگەر تەلەفۆنەکەمان ئامادە بێت لە ڕۆژئاوای کوردستانەوە ڕاستەوڕاست دەچمە لای ڕێزار سولەیمان ئەحمەد بەرپرسی پەیوەندیەکانی تەندروستی ڕۆژئاوای کوردستان. ڕێزار سولەیمان ئەحمەد دەم باش. ڕێزار سولەیمان ئەحمەد دەم باش. بەڵێ بەڵێ دەنگ خۆش ناگێژێمە تگرێ کرد شەبکێدا. بەڵێ ئەم هەوڵ بدەین چارەسەرێکی بۆ ببینین. ئەمن دەچمە لای کاک خالید قادر ئەندامی کەنەکە. ڕاستەوڕاست کاک خالید ئەو ڕەوشەی کە ئێستا لە ناوچەکەدا هەیە و هەروەها دوێنێش میوانی بەرنامەی ئێمە پرۆفسۆر عەباسی وەلی وتی حەساسترین و هەستیارترین قۆناغە کە کوردەکان تێدەپەڕن، چونکە لەلایەک هێرشێکی بەرفراوان هەیە، لەلایەکیش بەرخۆدان هەیە و هەروەها کوردانیش لە هەموو کاتێ زیاتر لێک نزیک بوونەتەوە. ئایا ئەو لێک نزیک بوونەوە توانیویەتی بە ئەندازەی پێویست وەڵام دەربێت؟ بەڵێ سکایپەکەی کاک خالید قەت بوو. دەچمە لای ڕێزار تاکوور زەردەشت. ڕێزار تاکوور زەردەشت گوێ لە منە؟ بەڵێ فەرموو. بەڵێ وەک دەزانیت لەگەڵ هێرشی داگیرکارانەی تورکیە کەمپەینێکیش بۆ بایکۆتکردنی کاڵای تورکیە دەستی پێکرد کە بەڕێزشتان ئەندامی ئەو کەمپەینە بوون و هەروەها ئێستا ئەو کەمپەینە هێندێ بەرفراوانتر بووەتەوە لە ئەوروپاش و لە ڕۆژهەڵاتی کوردستان و بەشەکانی دیکەش خەڵک ئەوەیان بە بنەما گرتووە. ئایا وەڵامی گەل سەبارەت بۆ بایکۆتە لە ئاستی پێویستدا بووە؟ درود ڕێزم بۆ ئێوە بۆ میوانە بەڕێزەکانتان سەرکەوتن بۆ ڕۆژاوا بۆ بەرخۆدانی گەل بۆ بەرخۆدانی کورد لە هەر شوێنێک لە هەر جێکی جیهان. من جێگای وەیە کە زۆر سپاس بکەین بەرخۆدەیرانی هەلمەتی گەورەی بایکۆت کە بەڵێ خۆشبەختانە بایکۆتی
با سپانسری انسیاتیوی گل و شعوری نتوایی کوملگامان از حس کم به بادنی بیجن ببرن انگاه که مازن دبار سیاسی بار گرتنی دا اوه بایکوته هاویتیه دبار نتوایی دا دبار پیتدانا پیشخستنا بر همه خمالی دا دبار آبوریا سر بخواه بار ایراده یا سر بخواه هاویتیه که ام دکارین بیجین ایکم پیشکفتن و سرکفتن بو گل باشور تتا دیتن دوان 30 سالن در باس بویدا کاک تاکور بله ببوره لقلم بمينەوە لەبەروی ئەو تەلەفۆنی ڕۆژاوای کوردستان هێندێک نامادە بەڵێ ببوورە فەرم و بەردەوام بە چون ئەو پرسگرێکی ئەو تەلەفۆنە هەیە دەخوازین ئاگاهی بگرین لەسەر ڕەوشی تەندروستی لەوەر لێ پرسگرێکێکی خەتەکە هەیە ئەم هەوڵ دەدەین چارەسەر بکەین فەرم و دەوام بکە اف هلمتا بهس یا بایکوته جی خو گلک باش گرتیه یعنی ما گوت اوان 30 سال بوری دا انگاوه که هری مازن بویا کو پیش کفتن و سرکفتن و دست کفته که باشه بو هم بار نتوایی گرتنی هم بار آبوریا سر بخوا سرمایه بس امتشین بیجین یک مداخله یا سردمدارن ما جی ین سیاسی پارلمانی حزبی دسلاتی تدا نبویا و جی داخله هنگاوین هری گرنگ جمله وی مله بایکوت دا دویت وانا گرت با استو ایدی قالب مجارن اپورتونیستی در کتبانا یعنی امتیازات سرمایه‌داری اگر هبن ایدی برچاف نگیرن بکبنا کلک گل اوه گل باشور اراده یا خواه دا سلماندن روش بروژه جی بر به پیش وده چن سرکفتن برچاف بخواه وده بینن لرانیا لآکره به تایبت لسلیمانیه به تایبت هنگاوین پیش خستنا بر همین خومالی گلک پیش وچویه و بویا تشتک اتر اوبژه بویا عینی برچاف ام دبینن اوه هنگاوه دربکی گران وکو تیتا دیار وکو ام دزانین برچاف ل مجاری هم سیاسی هم آبوری اقتصادی ترکیه دایه و پیام که مازن گیاندیه وی که بله گل کرد اراده که خواه یا گشتگیر همه هیا لسر وان کوگاین که لحولیره بس سخته کرنا من لسر کالاین ترکی که کتی برچاوی رایا گشتی از خازم بیجم انسیاتیوا گل لسر وی تاوانباره اگر بیدنگ بمینید اوه گل گرنگه کاکیوا دوید بیتا دنگ بپرسید یا دسلات اف جهره چند ساله دچیتا زک زاروکن مدا یعنی وقت دهت زانین مسیونا پزشکی و تندرستی جی لحرمه بلنگه که سقط دمشیتن جا دوی نبونا تندرستی دا گل محکومی مرنا بیدنگه حکه دنگک جوان در نکب بخوا خود گهین تاوی آسته یعنی کو اره او دیتا سری لایقی ویه نخیر لایقی وی نینین دوید لجنک در وای حزبی لسر وان کوگا این سه کوگا کاکی واحات نکشف کرن کم بالتاریخ سخته بالصدان هزار طن مواد دا بالسالانه کرین از کیفی گلی دا اف همو نخوشی و اف همو جهر بون و اف همو ایشن زارو که 8 سالی 9 سالی توشی شکره دبید و توشی جلطه دبید و توشی سرطان دبید اوجی کی داره هات دوید لجنک در وای حزبی لسر وان کوگایان بله پرسینان هفشان دگل ستاف امنی هر جمور و امضاین لسر وان پروانین کاری و بریکارین وان و این سرکه که کی بونه و در حتی دری گمرکا ابراهیم خلیل کچاوا چه بویا ری داینه بسالان اف همو قاب و ظرف و پاکتن والا یه تنکا بو داگرتنا کالاین فاسد ما و بسرچوی داخلی حرمه ببید دوید در کویتا بر چاوی رایا گشتی اوه مافی گل بخواه اوه ملیدا پینگاوین هری گرنگ بین بین باویتن بله راسته هر پروژه بر جوانی بره وده چی بقوناغ هر آلی تیتا بر چاو گرتن ج مجارا بایکوت کرنا کار او سربخو آبریا سربخو و پنگاوین پیشخستنا برهمداریا سربخو حتی
مجارە درامایên Tirkî û baykotkirina wê û ekrana da heta qirkirin netinê qirkirineka cesteyî ye, qirkirineka coğrafî, qirkirineka çandî, qirkirineka kültûrî, zimanî hemû alî li ser gelê me hakim e. Li behdînan hingavên baş tên havêtin gelek tiştên yanî 10,000 broşûr hatine çapkirin bû ku evê mijarê li dest bixene ber çavê ber destê ticarên bazirganan ku ew jî bibine hevdeng hevgav bin di gel me pêwîst e bi vê re aşkirabûna her tiştekî nûkev bazar pir bûye ji jehrê Tirkî gel êdî vê jiyar bît bi hiç rengekî nêzîkî hiç kalayekê Tirkî nebîtin hingavên girtinî di vê barê de me pêwîstî pê ye desthilat temam parleman temam aliyên hizbî gel vê helmeta mezin hevdeng bin. بله رزار تاکور بردوام دبین دچمو لای کاک خالد قادر اندامی کنکا کاک خالد نازم پرسیارەکەی من پێ گەیشت یان دووبارەی بکەمەوە. سپاس سلااو لە میوانانی بەڕێزی بەشدار بوو داوای لێبوردن دەکەم لەو کێشە تەکنیکی کە لە سەرەتای کۆمەڵگەکە ڕوویدا گەلی ئێمە لە ئێستادا لە بارودۆخێکی ئێجگار هەستیار ناسک گرنگ مێژوویدایە بەو پێیەی بدرێژایی سەدان ساڵ لە خەبات و تێکۆشانی گێلەکەمان لانی کەم لە باشووری کوردستان و لە ڕۆژئاوای کوردستان بە تایبەت ئێستا لەژێر هەڕەشەی داگیرکاری و پلانگیریەکی گەورەی دوژمنانی گێلەکەماندایە کۆمەڵێک دەستکەوت لە دەستهاوە ئەو دەستکەوتە نەتەوەییانە قوربانی بێدراوە و ئەو دەستکەوتە نەتەوەییانە بە درێژایی تێکۆشانێکی دوو بەدەست هاتوون و دەستکەوتەکان پێویستیان بە پاراستن هەیە و پێویستیان بە گەشتکردن هەیە ئێستا پلانگیریەکی گەورەی نێودەوڵەتی لەسەر گەلی ئێمە هەیە ئەم پلانگیریە مەبەستێکی دەستکەوتی کورد مافی کورد شکۆی کورد هەموو ئەو ئامانجانەی کە کورد لە دەرەوەی وڵات تا باشووری ڕۆژئاوا لە هەر شوێنێکی ئەم دنیاە بەدەستی دێنابێت دایانەوێ ئەم دەستکەوتانە لەبار بەرن بۆ پێی تورکیا وەک دوژمنی سەرەکی کوردان وەک دەوڵەتێک کە بەداخەوە لە دوای دروستبوونی دەوڵەتی تورکیاوە هەمیشە خۆی لە دشمنایەتی گەلی ئێمە لێ دەکاتەوە و پلان و استراتیژی دەوڵەتداری خۆی لەسەر بێبەهاتکردن یان لەسەر لەباربردنی هەموو دەستکەوتێکی گەلی ئێمە دادەنێت ڕابەرایەتی و پێشڕەوایەتی ئەو دژمنکاریە دەکات و ڕاستی ئەمە هەرچەنێک تورکیانیە دەتوانین ئەمە بە پلانگیریەکی ئیقلیمی ئینکارا بێت یعنی لە ئاستی فراوانتردا سەیری بکەین بەو پێیەی ڕۆژئاوای کوردستان بە تایبەت لە دوای تێکشکاندنی هەژمون و مەترسی ترۆریسمی داعش کە لە ڕێگای کوردستان و شەڕوانانی ئێمە بە پێشڕەوایەتی ئەوان داعش تێکشکێنرا و لە دوای ئەوەی خۆسەریەکی دیموکراتی و لە دوای ئەوەی پێکەوە ژیانێک و لە دوای ئەوەی هەناسەیەکی ئازاد و لە دوای ئەوەی ئەستێرەیەکی گەشت لە ڕۆژ هەڵاتی ناوەڕاستدا گەشایەوە زۆر بەداخەوە لە ئێستادا کەوتۆتە ژێر مەترسێکی گەورەی دژمنکاریەوە و ئەم دژمنکاریە بەردەوامە بۆیە لێرەدا پێویستەوە دەکات گەلی ئێمە لە مەترسیە تێ بگات و هەمومان پێکەوە لە چوارچێوەی خەتێکی نیشتیمانی نەتەوەیی کۆبینەوە و بەرەنگاری ئەم مەترسیە و بەرخودانی هەمومان بێت بەو پێی مەترسی لەسەر گەلی ئێمە هەیە بە شێوازێکی گشتی. کاک خالد لە کۆبوونەوەی هەرە دوایی دیپلۆماسی کۆمیتەی دیپلۆماسی کەنەکەدا باس لە کۆمەڵی خاڵی باڵکێش کرابوو کە دەبێت ئەو خاڵانە پێک بێن بەڵام ئێستا لە ڕۆژهەڵات لە باشووری کوردستان ڕەوشێکی نائاسایی حاکمە بێجگەلەوەی کە کورد بەشێکی بچووکی باشووری کوردستانی بەدەستۆیە بەڵام هێدی خەریکن بنپێشی لەباری یاساییەوە چۆڵ دەکەن ئایا ئەو مەترسیانە چەندە جدین لەسەر باشووری کوردستان ئەگەر قرابێت دەستوری عێراق جارێکی دیکە بنووسرێتەوە ڕاستی کارێکی گرنگە ئێمە دەتوانین بڵێین لە دوای داگیرکاری کەرکووک و لە دوای داگیرکاری عەفرین ئەم پلانگیریە درێژ دەبێتەوە کە ئێستا لە سەرێتانی و ناوچەکانی تری ڕۆژئاوای کوردستان ڕەنگەداتەوە و ئەوە دێهێنێ باڵ بکێشێ لەسەر باشووردا ڕاستی خەڵکی عێراق کە هاتە سەر شەقان بۆ ئازادی بۆ مافەکانی ژیانی خۆی بۆ بەرەنگاربوونەوەی ئەم سەتاد و دەنگەڵیەی کە بەداخەوە دەوڵەتی عێراقی وەکو پاکێزێک بە شێوازێکی گشتی گرتوێتەوە
هاتوتە سەر شەقام و داوای ماچی خۆی دەکات بەڵام سیاسیەکان و ئەم پلانگیریە دەوڵەتیە دەیهەوێ ئەم ناڕەزایەتیانە بە ئاراستەیەکی دیبەرێ کەسەی دەڵێن گۆڕینی دەستور و ئەم دەستوری کە بەشێک لە مافی میلەتی ئێمەی لە بەشێک لە کوردستان و لە چوارچێوەی دەوڵەتی عێراق وەک فیدراڵێک پاراستووە وە چەند بەندێکی یاسایی بۆ داناوە کە ئەم بەندە یاساییانە شۆڤینێتی عەرەب بە مەترسی بۆ خۆی دەزانێت وە شۆڤینێتی تورک وەک دوشمنی سەرەکی کوردان کە ڕابەرایەتی ئەم دوشمنکاریە دەکات دشمنکاریەکەی فراوان کردووە داگیرکاریەکەی فراوان کردووە هەر بەتەنێ باکووری کوردستانی نەخستوتە ژێر ئاڵوکە و گرتن و زیندان و بێبەهاکردنی دیموکراسی وا دەبینین لە ڕۆژئاوا دوور لە هەموو بنەمایەکی یاسایی دوور لە هەموو پێدانگێکی ئەخلاقی بە چەکی فسفۆر بە فرۆکە بە تانکوتۆپ بە ئامانجگرتنی خەڵکی سیڤیل پەلاماری خەڵکی سیڤیل لەداد وەدەی هەیە وەک ئێوە گوتان دیمۆگرافیای ناوچەکە بگۆڕێت کە بینیومانە یعنی ئێمە ئێستا عەفرین بەداخەوە ینی یەکێک لەو خاڵە هەرە بەهێزانەیە کە گەلی ئێمە دەبێت زۆر هەستیار لێتەیدا بەو تێیەی لە دوای داگیرکاری سەر عەفرین دەست بە گۆڕینی دیمۆگرافیایی عەفرین وەک هەرێمی پێڕەسەنی کەشێک لە نیشتیمانێتی ڕەسەنی کوردان کرا کە ئێستا بەردەیان خێزانی داعش و تیرۆریزمی ناو جەبهەی نووسڕی تێدا کۆکراوەتەوە تەنانەت داگیرکردنەکانی دەبڕنەوە لەوێ هاتووتە باشووری کوردستان ئێمە هەڤار لێمان تێک نەچێ ئێستا سوپای تورکیا لە باشووری کوردستان نزیکی سەتا بیستی باشووری کوردستان لە پێشڕەوی و لە مۆڵگەی سەربازی و لە بێبەهاتکردنی سنوور و تەنانەت لە کوردستان نزیک لە 20 مۆڵگەی سەربازی دەوڵەتی تورکیای شۆڤینی تێدایە کامانە مەترسی گەورن کۆی ئەمانە وای کردووە داخوازی عێراق خەڵکی عێراقیش بەو ئاراستەیە بۆ درێت کە دەستکەسی باشووریش لەبار بەرێت بۆیە ئێمە دەبێت چوار تابلۆکە وەک گشتی ببینی هەڕەشە لەسەر گەلی ئێمەیە نەک لەسەر بەشێت هەڕەشە لەسەر ناسنامەی ئێمەیە نەک لەسەر داخوازیە نەک لە ناو گۆشەیەکدا بتوانین یا لە ناو پارچەیەکی کوردستاندا بڵێن نەخێت ئەمە هەڕەشەیە لەسەر کۆی گەلی ئێمە و ئەمە دەیهەوێ ناسنامەی ئێمە دەیهەوێ بوونی ئێمە دەیهەوێ شکۆی ئێمە لەو گۆڕانکاریانەی فەڕوو دەدا بە تایبەت لە سەد ساڵەی پەیمانی لێژاندا لە 2023 گەرەکیانە ئەم پەیماننامەیە لە حکومەتی خۆیان و دووبارە بۆ داگیرکاری بۆ بێبەهاتکردنی گەلی کورد لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەکارهێنن هەر بۆیە گەلی ئێمە پێویستی بە بەخودانێکی گشتی هەیە و گەلی ئێمە پێویستی بەوە هەیە بە پرسیەکە باش تێبگا یعنی تێبگەین لەوەی ئەمەی ئێستا لە سەرەکانی ڕوودەدا ئەمەیە کە لە کەرکووک ڕوودا بەیانی لە سلێمانی ڕوودەدا لە هەولێر ڕوودەدا لە مەهاباد ڕوودەدا تەنانەت لە ماڵ بە ماڵی کورد ڕوودەدا ئەمانە مەبەستێکی زۆر توشمەی کارانەی مەترسیداریان هەیە و ئێمە خاڵێکی تر هەیە پێویستە گفتوگوی تێدا بکەین ڕاستە مێژووی ئێمە ئەو ئەزمونە بە ئێمە دەڵێ بەڵام پێویستە لەوەی ئێمە لەوەی تازە بەتایبەت گەنجان لەوە تێبگەن کە سیاسەتی دنیا بەداخەوە هێندەی لە بەرژەوەندی ئابووری و هێندەی گەمەیەکی سەرمێزە بۆ کۆمەڵێک پرۆژەی بازرگانی هێندە بنەما نییە بۆ ئەوەی پێی دەڵێن دیموکراسی و ماسی گەلان و ئەوەی پێی دەڵێن نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایی وەک چەکێک بۆ کۆکردنەوەی وڵاتان لە ناو خەتێک بۆ ماسی مرۆڤ بوو یان لە ناو دادگایەک کە ئێمە لە ڕووە یاساییەکەوە هێشتا پێخۆشان دەکەین کە نەک وڵاتی ئێمە لە ئاستی دنیادا بە شێوازێکی گشتی دادگا و ماسی گەلان پێیدا کردن بێت واتە ئەم مەترسیە دەبینین کە چاوداخستنی گەلان هەیە وڵاتانی بەرژەوەندی خوازی سەرمایه‌داران پێ نەک گەلان ببوودا بەڵام لە تەنیشت ئەوە ئێمە ئێستا خاوەنی سەرەتێکی دی گەورەین ئەویش سەرەتی خەڵکە ئەویش ئەم سەرەتەیە کە ئێستا دەبینین لە وڵاتانی ئەوروپا لە نێو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە نێو بەشێکی زۆر لە ساڵاتوانین تەنانەت هونەرمەندانی دنیا وا دەبینین پشگیری بەرخودانی بە تایبەت ڕۆژئاوا و گەلی ئێمە بەخاوەتی دەکەن ئێمە دەتوانین ئەمە بکەینە هەوێن بۆ یەکێتێکی نەکەوەی ئێمە دەتوانین ئەوە بکەینە ڕایەڵێک بۆی هەمومان کۆکاتەوە جیاوازیەکان وەلا بنێ چۆن دوژمنکاری لەسەر گەلی ئێمە هەیە با بەرخودانی ئێمەش بەرخودانی گەلێک بێ ئەگەر ئێمە دەوڵەتمان نیە دەتوانین نەتەوە بین ئێمە دەتوانین نەتەوەیەک بین کە چۆن لە مێژووی هەزاران ساڵەدا ناشنامەی کولتورمان پاراستەوە دەتوانین ئەم بە کولتوربوونا لە کولتوری بەرەنگاری بەرخوداندا و بە تایبەت ئێستا لە ڕۆژئاوا
چین سمبولی بەرەنگاربوونەوەی دزمنانمان چۆن تێکشتاون بە هەمان شێوە تێک بشکێنرێت وە تاکە ڕێگا بۆ سەرکەوتنی ئێمە دووبارە گەڕانەوەی بۆ ئەم یەکێتی نەتەوەیە و بۆ ئەو خەتە نیشتیمانی کە دەکەی هەمومان کۆ بکاتەوە دەبێ واقعی یعنی دەبێت لەم قۆناغەدا تێ بگەین ئێمە کۆت پێویستمان بەو خەتە نیشتیمانیەکە خۆمان پشتگیری خۆمان بکەین وە خۆمان دەتوانین بوونی خۆمان بێڵینەوە و مێژوش پێمان دەڵێ ئەمە گەلانم دەتوانن بە یەکێتی خۆیان هەموو بەرەنگاری هەموو شتێک ببنەوە و تەنانەت هەموو پلانگەرەکان تێک بشکێنن وگەری ئێمە دەتوانێت چۆن ماوەی مانگێکە قڕان و کوشتانی ئێمە لە بەرامبەر فاشیستترین دەوڵەتدا وەستاون لە بەرامبەر فرۆکە لە بەرامبەر چەکی پسپۆر بەخودان دەکەن و وڵاتی خۆیان بەجێنەیاڵن کە ئەمە دەبێ وا بێت هەمومان لە ئاستی کۆمەلگاشدا لە ئاستی ئەمەی پێی دەڵێن بایکۆت کە ئەم هەواڵەی پێشترمان دەستی خۆش کرد باسی کرا دەبێ ئێمە ئەم بایکۆتە شۆڕ بکەینەوە بۆ تاکەلێک کەلیتەم نەگرێتەوە بەتای ئەوەی ئەمەش بگرێتەوە کە دوژمنی ئێمە لە ڕێگای فەرهەنگیەوە لە ڕێگای ئەدەبیەوە لە ڕێگای هەموو شتێک پێ بگرێ دەیەوێت دشمنکاری ملەتی ئێمە بکات مەسەلەن ئێستا لە باشوور لە ڕێگای چەندین فیلمی سینەمایی و لە ڕێگای مەسەلەن زنجیرەی تەلەڤیزیۆنی و تەنانەت پشتگیریکردنی هەندێک دامەزراوەی میدیایی و کۆمەڵێک مۆردەی سەربازی و یعنی دشمنکاریەکە دژمنگاریەکی گەلێک تاوانە بۆ ئێمەش دەبێت بەخودانەکە هەر بەخودانی چەکداری نەبێ بەخودانێکی فرەنگیش بێ بەخودانێکی کەلتوری بێ بەخودانێکی ناسنامەیی بێ و بەرەنگاربوونەوەی بێت ئێمە دەتوانین تێدا سەرکەوین وگەلی ئێمە بەم یەک گشتویی کە ڕۆژئاوا ئێستا کوردانی لەژێر چەکێک بۆ کردوتەوە ئەمە گەشە پێ بدەین نەک لە ڕۆژئاوا سەر دەکەوین دەتوانین زۆر دەستور بەدەستبێنین ڕاستە مەترسی لە سەرگەلی ئێمە هەیە بەڵام دەستکەوتی شەنە دەتوانین ئەم دەستکەوتانە بەدەستبێنین بەتایبەت بۆ ئەو ماسانەی کە گەلی ئێمە ساڵانێکی زۆرەتی کوشینی دەکات بەڵێ کاک خەلید بەردەوام دەبین دەچمۆ لای کاک تاکوور ڕێزار تاکوور باسی کەمپەینی بایکۆتمان کرد کەمپەینی بایکۆت ئەگەر بڵێن وەکو هەڵوێستێکە بەڵام سەبارەت بە ڕۆژئاوای کوردستان و ئەو ڕەوشەی کە ئێستا هەیە ئەرکێکیش دەکەوێتە سەر کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی باشووری کوردستان بۆ ئەوەی هاوکاریەکانیان پێ بگێرن چونکە تەی ئەوەندەی ئێمە ئاگادارین و ئەو زانیاریانەی کە بە ئێمە دەگات لەوێ ئێستا پێویستیەکی یەکجار زۆر هەیە بە دەرمان بە پێویستیەکانی سەرەتایی بە منداڵان بۆ قوتابخانەکان و بۆ ئەو شتانە ئایا لەو بوارەدا ئەو کەمپەینەی کە بایکۆت دەکات هاوکات شان بەشانی ئەوە هەوڵێکیش دەدا بۆ ئەوەی کە یارمەتیەکانیشی بەرفراوان بکاتەوە بۆ گەیاندنی بە ڕۆژاوای کوردستان بەڕاستی پێشێلکاریên دەولەتا فاشیستا تورک لەسەر تاوانên mirovî ser gelê Rojava bi tundtirîn şêwe wekî berê wekû dehan salên derbasbûyî berdewamin û gehiştiye lotikê yanî gelê Rojava bixwe bi coşeke mezin em dibînin ber çavê me ye bixwe bi zindûyî bi qelxanên zindû dibine li qadanin bedena xwe dikene agir gevir Gülle bersingê dagirkariyê Türk evek giringe gel bizanît li her çar parçên Kurdistanê ku ev ne tenê bergiriye li Rojava bergiriye li teva gelê Kurd bergiriye tevaya nirx û behayên gelê me aşkira dewleta Türk wek mêjoya xwe ya seta sala hingava guhorîna demografiya ser gelê Kurd guhorîna çandî guhorîna coğrafî li ser gelê Kurd te sepandin yanî birêve dibet ev berçav e herkes dibînin ev hemegîr e ev dergehekê dagirkariyê ye bû başûr jî îro gelê me di qonaqînala mêjûyê da ye divêt rolê her kesê ku bi navê Kurd de axivît divê derê de aktif bikevîte pêş dewleta Türk aşkera jî tehdîdên li başûrê jî diket başûrê Kurdistanê yanî gelê me lêdwanan dibihîsin ji layê deselatdarên xwe ku wekî dibêjin kêşê Tirkiye tinê digel Kurdanî ne tinê digel PKK ye ne digel Kurda ye evan dibihîsin bes bila biçin lêdwanên faşîstê Türk jî bibînin bila biçin ku îro serdemdarên başûr dibêjin wala yanî rast ew xwe peyameka aşkira didene gelê me dibêjin kêşa Türk wisa gel gerîla ye gel şervanên Kurd e gel dibêjît kêşa Türk digel îrada Kurdî ye yanî bi vê evê peyamê digehînin coğrafiya serbixweya Kurd li jêr metirsiyê da ye tamam dibê
اوه آشکرا اعتراف دکد که تو بخوازید ببی کوله ترک دخوازید تو بکتا کوره تا ایرادات وقتا جر دست خو پیامش کی داره دهید یعنی هم پیامش کی باید گیرنج وی داره کو اول 100 سال دهان قرکرین به دست دولت ترک هاتیه کرن سر دولت عثمانی اگر هم بگیرین بیجین به صدان قرکرین هاتینه کم کجی بسر کردان هاتینه یعنی اول وی درسک بید بوجو بوی ما که ایرو بردوامی وان کم کجی یا ایرو تقاومی درجه دانا وان کم کجیانه بگمان مجارا ما یا پشتی ویه یعنی باشور کردستانی دکویتا پشتی مجارا روجاوا اگر روجاوا بکویت تو کتی ایتر گله ما گرماهی یک دوی ملیدا ورگرتیه گله ما پیامکا جوان یا نتوایی به سپونسریا ده سلطداران انگا و خو یا اکتیف یا وجدانانه چه ده آلیه بایکوت ادا بجین چه ده آلیکاری آندا بس گیمه دانیه برچاو خو هر پینگاف هر تشتی تو بکید و جان و جسد خوبه تو بشدار ببی یعنی بیجا پرسیارا خوبه که بیجا شیخ سعید پککه بو سید رضا پککه بو شیخ عبیدالله احسان نوری پاشا با پیر من با پیر و شیخ عبدالسلام جی یعنی از مخاطب اون از بحث وان دکم او دبیا بیجن او زارو که زکی دایکی دا دهیتا کشتن ما اوجی گریلانه زارو که سر جادا به 15 راتین از پیر جن کال 15 دبابه ددن سر لاش وان د پرچقینن باشه ما زیتون عفرینه کره و ریشال در دخن ما اوجی پکگنه تمام زوی دخل و دانن کشتوکال باشور که به هزار دارن مسشاوتاندن خلق سویل باشور که روزانه دگنه هدف اوانه همو پکگنه ما مریش که علو که لکولکی دا در دخن سر جد کن حیوان و پازه کد کشن رحمه به حیوان کردا جنابن اری گلو اوجی پکگنه گلو ای هاوار حسکیفا کفنارا 12,000 سالان کو ایرو دخنه جیر ویرانیه جیر آوه بن آو دکن ما او چیه او نه ناسنامایا گله مایا او نه افاده ویا کو گله ما دیرینه کفناریه ناسناما کرامتا مایا بو وان سردمدارات بیجم کشه ترکی د سرانسر وی جهانی دا یک تشنین دربایی کرد بون و هفپش گلوه زمان تا چاندا تا کلتور تا دیروکا تا سوار میجو جغرافی و همه تشتیته هدفه یعنی به 100,000 کسین دوسیا سیاسی لباکور د زندان آندا جر پیسترینگ واشتنین درونی تندرستی سزای گران گلو ما او کینه شاردار ریوبرین هدفه در داخل قیومن خوی ترک دادنشینه او کینه دوید گل بو کردایتی جبید جبو شرف مروواهی ایدی یعنی دستهلاتدارین مهشیاری تب بگرن بشیاری لیدوانا بدن بشیاری نزیکاتیا یعنی به تایبت ترک بکن ترکی که ایرو تنیمایه بس دگل قطر دایکا داعشه چاواده بید بناوه سرکرده که کرد رونشتن دگل وان ده چینن که جهان لهم بروان جبه گرتی برونن تکلین گرم و نرم بکن اوه حیاچونک مزنه بو کرد لبر جاوه رایا گشتی زارو که نبالق این کرد آگیر فاشیست دولت ترک دا دشاوتن گر تو جیر ناوه کرد دست بلندگیری وان بردی یعنی نگیری بچی دست سرسخترین دشمن کردان بگیوشینی هم بیز جرا گرم بگی اوه تو دیرو که دا رزگار نابی تاوی دنده ها تجی حتی نکارن وی لکار رش لسر خو لادن بله رضا تاکور بردوام دبین که خالد ئێستا بەڕێز تاکوور زەردەشت باسی ئەوەی کردوتی کێشەی تورکیا کێشەی حیزبێک لایەنێک نییە بەڕێزیشتان لە قسەکانتان پێشووتر ئاماژەتان پێدا بەڵکو کێشەی تورکیا کێشەی زێهنیەتێکە کێشەی ئەقلیەتێکە سیستمێکە سیاسەتێکە کە بە سەدان ساڵە بەڕێوە دەچێت بەر لە پەکەکەش و دوای پەکەکەش ئەو سیاسەتە وەکو خۆی و تندوتیشتر بووە بەڵام ئێستا لە ڕۆژئاوای کوردستان ئەو بەرخۆدانە توانی هێندێ وەرچەرخان لە ئەقلیەتی جیهانیدا دروست بکات بەتایبەتی دوای تێکشکانی داعش کە کوردەکان لە ڕۆژئاوای کوردستان 11,000 قوربانیان لە پێناو ئەو ئەقلیەتە کۆنەپەرستە دژە مرۆڤانیەیە داوە ئێستا سیاسەتی جیهانی بە تەواوی کە لە دەستی رووسیا و ئەمریکادایە بەرامبەر بە کوردەکان دیار نییە بەڵام دەرگا دیپلۆماسیەکان کراونەتەوە ئێوە وەکو کەنەکە و هەروەها بەڕێستان وەکو چالاکێکی سیاسی ئەو ڕەوشە چۆن دەبینن و ئایا ئێستا لە بەردەم کورداندا کامە ڕێگا گرینگە هەڵی بژێرن؟
باشترین ڕێگا ئەم ڕێگا مەدەنیەیە کە ئێستا بەڕێوە دەچێت هەم لە ناو ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵات کە پێویستە دەستخۆشی زۆر لەم خەباتە مەدەنیە بکردێت کە بەشێکی زۆری لە ئەمریکا تا وڵاتانی ئەوروپا و تا دەگاتە پاکستان و تەنانەت دەتوانم بڵێن لە ئاستی دنیا بە شێوازێکی گشتی ناڕەزایەتێکی مەدەنی فراوان چ لە ناو کوردان چ لە ناو خەڵکی یانی لە نێو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە نێو خەڵکانی مرۆڤ دۆست هەیە کە ئەم خەتە بۆ ئێمە ئێجگار گرنگە و دەتوانین ئەم خەباتە مەدەنیە فراوانتر بکەین بشک ئەم خەباتە مەدەنیە دەبێ هاوسەری بێ لەگەڵ کاری دیپلۆماسی و فراوانکردنی کاری دیپلۆماسی هەڵبەت لە چەند ڕۆژی ڕابردوو لە کۆبوونەوەی کۆمیتەی هاوبەشی پاک و ڕێکخراوە سیاسیەکان کە لە کنگرەی نەتەوەیی کوردستان لە بڕۆکتن بەڕێوەچ و جەخت لەسەر کۆمەڵە خاڵکەوە یەکێک لە خاڵەکان فراوانکردن و سەرەکێدانی ئەم کارە دیپلۆماسیانەیە کە بێشک لە ئێستادا ئێمە لە ئاستی زیاتر پێویستمان بە فراوانکردنی چالاکیەکانمان هەیە هاوسەریت لەگەڵ ئەوە پێویستە وەک لە قسەکەی پێشوو گوتم لە ئاستی فەرهەنگیدا لە ئاستی سەروەردەییدا یعنی ئەمە بێتە خوارێ بۆ ناو تەواوی چینی توێژەکانی کۆمەلگا مثلەن مامۆستایانی ئاینی ئەرکێکی زۆریان لەسەرشانە کە بەرەنگاری ئەم کولتورە بەڕوندەیە پڕ دوشمنکاریەی دشمنان بینەوە کە لە ڕێگای ئاینەوە دەیەوێت ناسنامەی میلەتی ئێمە بمەبستێتەوە مامۆستایانی پەروەردە لە ئاستی قوتابخانەکان لە مامۆستایانی زانکۆ ئێمە پێویستمان بە توێژینەوە هەیە لەسەر ئەم داگیرکاریە پێویستە بەپەلا هەموو ئەم هەڵمەت و هەموو ئەم ئەوەی کە خەڵکی سڤیل لە ماوەی مانگێکدا بەدەیان خەڵکی سڤیل بە سەدان نزیکی تا ئێستا نزیک بە 200,000 کەس ئاوارە بووە لە ماڵ و حاڵی خۆی لە بارودۆخێکی ئێجگا خراپدا دەژی ئەمە دیگە لەوەی کە بگەڕینەوە سەر دۆستەی عەفرین کە تا ئێستاکەن زیات لە 250,000 کەس ئاوارە بوون و کەوتونەتە بارودۆخی ئێجگا خراپەوە ئێمە پێویستمان بەوانەیە ئەم راپۆرتانە لە ڕێگای ئەم دۆخە لە ڕێگای خەڵکی ئەکادیمیەوە راپۆرتی بکرێ و بردرێ بۆ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وە کاری مەدەنی تێدا بکردرێ واتە بەرخودانەکە دەبێت لە ئاستی مامۆستایانی ئاینی مامۆستایانی پەروەردە مامۆستایانی زانکۆ دەبێت لە ئاستی هونەرمەنداندا لە ئاستی خەباتی خەڵکدا لە ئاستی خەباتی ژناندا دەبێت کۆی ئەمە کۆ بکەینەوە وەک خەباتێکی مەدەنی بۆ بەرەنگاربوونەوەی داگیرکاری لێشمان تێک نەچێ ئەمەیە ئەم هێڵە نیشتیمانیە بۆ گەلی ئێمە دروست دەکات کە ئەم هێڵە نەتەوەیەکەیە یعنی بایکۆت بۆ گرنگە هەستنێک کەلیتە نییە بەتای ئەوەی هەڵوێستی نەتەوەیە ئەم هەڵوێستی نەتەوەیە ئەم کوشیاریە نەتەوەیە ئەم یەکبوونی نەتەوەیە دوادار میلەتی ئێمە دێنێتە سەر ئەو خەتەی کە ئیرادەی ئێمە کە بەرەنگاری ئێمە کە کێشانی ئێمە بگاتە ئامانج وە هەموو ئەم مەترسیانە تێک بشکێنین مێژوو پێمان دەڵێت دەتوانین تێکی بشکێنین بۆ یەکێتی گەلان دەتوانێت بێتە مای سەرکەوتنی گەلان بۆیە ئێستا داگیرکاری ئەوە لە ئێمە دەخوازێت ئێمە لە ئاستی جیاجیادا تێکۆشان بکەین و ئەم تێکۆشانە بگوازینەوە بۆ ئاراستەیەک هەم لە ناوەوەی وڵات هەم لە دەرەوەی وڵات بێتە یەک پاکێجی بەرەنگاری و هەوڵ بدەین دۆستەی گەلی کورد دۆزی گەلی کورد ڕەوشی ئێستای گەلی کورد هەستەنێ ڕەوشی مرۆییش نەبێ ڕاستە لە ڕوە مرۆیەکەیەوە ئێستا لە ئاستی دنیا و لە ئاستی میدیا دەنگدانەوەیەکی زۆری هەیە کە لێشک ئەمەش خاڵێکی ئێجگار گرنگە بەڵام لە سەمیش ئەوە ئێمە پێویستمان بە دەستێکی سیاسی هەیە یعنی توشمنی ئێمە کار لەسەر چەمتێک سەدان یعنی لانی کەم دشمنانی نوێی گەلەکەمان لە وەک دەوڵەتی تورکیا لە مێژووی نزیک ساڵی دژمنایەتی خۆیدا بە وشەیەک کە دەیەوێت تێکۆشەرانی گەلەکەمان دەیەوێت پارتی و سیاسیە تێکۆشەرەکانی گەلەکەمان بخاتە ناو بازەی تیرۆرەوە بەداخەوە یعنی زۆر بەداخەوە وەگەم هەواڵەی ڕابردوو گوتی کە لێدوانی چەند ڕۆژی فلۆکایەتی هەرێم کە لێدوانێکی زۆر ناواقعی و لێدوانێکی زۆر بەداخەوە دووبارەکردنەوەی ئەو لێدوانە دشمنکاریانەیە کە دەوڵەتی تورکیا دێنێت کە پێویستە گەلی ئێمە زۆر لەوە هوشیارتر بێت لەبێ لێدوانەکان بۆ خزمەتی یەکێتی نەتەوەیی بن نەک بۆ لێکترازانی یەکێتی نەتەوەیی کە میلەتی ئێمە پێویستی بە یەکێتی نەتەوەییە لە خەباتە سیاسیەکە پێویستە باشووری کوردستان پێویستە هەموو کوردێک لە هەر بەشێکی کوردستان بێ لە دەرەوەی وڵات لە کاری دیپلۆماسی بە ئاشکرا بڵێن پارتی سێکارانی کوردستان پارتێکی تێکۆشەری گەلەکەمانە و پارتێکە داکۆکی و پێشڕەوایەتی و خەباتێک دەکات بۆ بەرەنگاربوونەوەی دشمنانی و بەدەستێنانی مافی گەلەکەمان نەک تەنها پارتی سێکارانی کوردستان هەموو پارتێکی شۆڕژبێری ئەم میلەتەی ئێمە لە هەر شوێنێکی ئەم کوردستانەدا بێت پێویستە
ئێمە داکەکی لەم پاسە سیاسیانە بکەین کە داکەکی لە مافی میلەتی ئێمە دەکەن دەبێت گەلی ئێمە لە ئاستی مەدەنیدا بەرەنگاری وشەی ترۆریزم بێتەوە کێ ترۆریزمە چەندی ترۆریزم چییە چۆن مثلا لە ئاستی دنیادا ئەمەی ترۆر ئەنجام دەدات بە بەرچاوی میدیادا دەوڵەتی تورکیایە و ئەوەی پشتگیری تەنانەت گەرای داعش و داعشی کرد منداڵدانی داعش کێ دەوڵەتی تورکیایە بۆیە دەبێت لە ئاستی سیاسیدا ئێمە کار لەوە بکەین خەباتی شۆڕژێری میلەتی ئێمە بەتایبەت لە پارتی پێکارانی کوردستان وەک پارتێکی دیار وەک پارتێکی خەباتکار لە پێشڕەوایەتی وڵاتۆتیکردن لە مافی ڕەوایی گەلی ئێمە تا تۆی خەباتی سیاسی گەلی ئێمە دەبێت خەباتی شۆڕژێری و دەبێت وەک ئەرکێک لە ئاسی دیپلۆماتی بەرامبەریان بوەستین و ئەوە دشمنانی ئێمە تێرۆریزمن و ئەوە دشمنانی ئێمە بەداخەوە دوور لە هەموو پێدانگێکی ئەخلاقی و تەنانەت ئێستا لە بەرەکانی جەنگدا مثلا تەنانەت شەڕ خۆی ینی کۆمەڵێک بنەمای هەیە دشمنی ئێمە ناگەرێتەوە بۆ بنەمای شەڕیش یعنی دێ منداڵ دەکاتە ئامانج دێ چەکی فۆر بەکاردێنێ دێ هەموو ئەو ڕێگایانە بەکاردێنێت کە بەداخەوە پڕە لەو وحشی گەرایەتی کە دەبی دەخات چەند بە دڕندەیی ئەمانە لە بەرامبەر میلەتی ئێمە پلانی داگیرکاریان هەیە و لێرەدا دووبارەتی سەو خاڵە بڵێنەوە ئێستا گەلی ئێمە یەکێکی لەسەری دەوێت یعنی ئێستا گەلی ئێمە هەڵوێستی ئاشکرای دەوێت و ئێستا گەلی ئێمە داخوازی ئەوەی هەیە لە هەموو پارتە سیاسیەکان لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە چین و توێژەکان هەڵوێستی ڕەوا بنوێنن لە بەرامبەر ڕەوشێک کە ڕەوشی هەمومانە ئەمە وەک گوتم کەنێ ڕەوشی پارتێک لە کوردستان نییە ئەمە دژمنکاریە لە بەرامبەر گەلی ئێمە و ئەمە محکومی لە بەرامبەر مێژوو و محکومی لە بەرامبەر سەردەمێک کە هەڵوێستی بە شتیانی میلەتی ئێمە زوڵاو بکەین و هەمومان بەدەنگی بەرز هاوا بکەین بەرخودانی هەمومانە و تێکۆشانی هەمومانە و ڕۆژ ئاوا لە ئێستادا پێشڕەوایەتی یان دڵی کوردستان لەناو ئەم خەباتەی ڕۆژ ئاوادایە بۆیەکی کە ڕۆژ ئاوا بکەینەوە ئەو جەمسەرەی کە هەروەک چۆن ترۆری تێکشکاند ئاوا بە هەمان شێوە سڵتان و سڵتانیزمەکانی شتێک بشکێن. بەڵێ ڕێزان خالید قادر ئەندامی کۆنگرە کوردستان کەنەکە سپاس بۆ بەشداربوونت لەم بەرنامە تایبەتەدا. بەڵێ ڕێزار تاکوور زەردەشت پرسێکی داوی من هەیە ئەگەر بە کورتاسیژی بێ بەکاربی بەرسوی من بدەی ڕەوشی کەمپی مەخموور چەوایەنەوە هون دەزانن کو لەسەر کەمپی مەخموورژی مەخابن ئەمبارگۆیەک هەیە و لەوەر ژن و زارۆک و نەخۆش یانێ پێویستیوان بە عیلاج هەیە پێویستیوان بە ئالیکاری هەیە ئەگەر هندێک زانیاری لەسەروی بدەیت تەماشاوانن مە سپاس دکەم. بله گله مخموری اگرم بخوازیم بیجین بحث مظلومیت ها گله ما بکن براستی کس وکو وی گلی مظلوم و شورشگر و مخدور نینه دستال نوتویه که در دور 4500 گندنوان هاتن صوتن ویران کرن ابانا برخودان که چند ساله حتی ساله چلو نوتو چاره و گله بوتانه ایک گلن هری دیرینه رسن نتوا کرده بو برسینگ آسمیدن بونه گرتن برسینگ هر کرامت کرد بونه خو راوستان به هر شوازه بویی بر خدانا عالی باشور کردستان جبر اگر اویکو بکارن هبن یعنی وکو کتبیج قاشو کردستان که آزاده و در وی ظلم بردوام کشتن رواندن آبلوقین دجوار حتی تالان کردن و گواشتن همو عالی جلای حزب پارتی پدکل باشور کردستانی کلک هرشن بردوامین ترکیه فاشیست ایداگیر کرد تشت تک دیوان بچاوه خو ندیتن یکن نچاری کوچا بردوام جن نافچه که بو نافچه که دیبون کمپین وقت بهیر شرانش لبرسوه هشت جها نینووا نهداران حتی گهشتینا مخموره پارچه کلی توش شکنجه و عذاب و نخوشی و کشتن و بردمان هم بونه حکومت باشور با آبلوقا و دورپیچ کردن نتنی جارایی که معوه بو سر کمپین وانا کلک دولت ترک بداخاز وانا بهرشن فروکه شب و روشن دولت ترک کلک و میجویا هاتنا وان بو باشور حتی ایرو ده تاریتیه که پر دجوار دایا اول دمکیه که وکه دایکا کلویر دایکا که شهیده دایکا آمینا خودی هجماره که زیده شهیده اندام ریوبره شهیدگه دبیجیتن صدان شهیدن دیگل شورشا کبنا باشور کردستان مهنه صدان کسیم بشداری وی شورشه که حتی انها وی کمپیدا جیان دکن
شورشا بناوی شورشا ایلونه کو کسیم به تمام پکفتی نخوش پیوستی او هم به چاودریم پزشکی هیا ده همان دم ده اف گله اون ین سالن آواربونا میلیونیا کردیم باشور یعنی لباکور رحو گیانی کردی پیشوازی لآوارین باشور کرین گرم بوان فکرین بیرا من بخواد هیتن سال نودی بلاف بوکو دولت ترک نانج جهر کرد بودا بوانا کی هم بیز بویوان فکر ترکی هم بیزا گرما کرداتی انسانی مروواهی بوان فکر ایرو اف گمارو به دانیتا نیزی 3 ماه یعنی یک چند روزک مانه ببیتا 3 ماه لدمکی کو بو خاپاندنا رایا گشتی مزانی ایرو بجید گمارول سر کمپیر را کرینه کش جلای پارزگار حولری اف ادعاهات یک کرن باشه اف کمپ لویری برچاوه تو چوا ویر نراستی بدفتینی یعنی که تو چاندیه که تو ویر نراستی بیشی تا روژا ایرو 6 زاروک اگر ویر گریه گیانه خوش دست دانه لوی کمپی زاروکی که چاوه خل دنیای هشتا نفکری اوه ناوه میجوی دهتا تثبیت کرن و میجویاوه نایتا جبرن کی جان کردایتی کی جان مروایتی کی جان وجدان کی جان اخلاق یعنی کمیته برهبری کمپی یک رخراب لاین حزبی پارلمانتار فلان بیوان کس نه لا سردان آوان نکری بیتو اف هواریه نگهانده بیتن که هنگا وک هاوید پروفایل خون نکوی نه زاروک شوطی روژاوا دم توان زاروک پنابر مخبور هفشیوه ین سریکانیه لکیلکا خود نابینی وقتی توان نابینی زاروک که هشتا چاوه خل سر جهان نوکری بسپانسریا خدمتکارن ترک فاشیست دچنه جر آخه بابو گله باشور و بهدینا گشت خلق کردستانه یه گشت گله حرمی اوی قیرینا روژاوا گویند بینن عین قیرین لمخموریه یعنی دم سردمدارن حزبی که ایرو با آخوینا افاده نفسا خود کن گوتنن گرم خوش دکن بیکو یک هنگاف بکریار باویجن دیسا حولا خاپاندنا لانگیرین خود دن گر هند گل گوتنن نیت پاکیه نه ورن دریل کمپا مخمور فکن ورن خوابدن کیلاکا حلمتا مازنا بایکوته ورن پشگیریه ندن ترکو نچن دگل ترکو قطر و داعش رونن دگل من رونن دگل کرد رونن یعنی فیلال گل خواه نکن بانگا ایگرتنا نتوایی اعلام بکن هست دیارترین قناغا میجویا کرده لسر پرا سراته پرا چینوته اف ایرویا دیتا دیتن که ببینه سبه اون رزگار نابن ایرو روژا ایگرتنیه ایرو روژا آخوینه هفدنگیه اگر هون نیت پاکن دلیل کمپا مخمور وکن وان همو تاوانن و تاریخ دادهنه نویساندن در روشکا پر گراندنه که کیوا در روشکا پر ویراندنه خلکی وی از روزانه بوان علاقدار دبن پیوندی دیکم هندک کسان انسان بو کاری وضع که آبوری نخوش نساخلمیان نخوش زاروکن به هزاران زاروکن خوندنگاه هنه خطابی هنه دگواشتنه که پر یا نخوش از جانی پروردهی دانه اوانه همو برچاون دوید گله باشوروانا ببینن وجدان نینوان نبینن افروکن نانکوری باشور کردستان ویب سر گله مخمور دیینی بله رزار تاکور زردشت چالاکی مدنی و هر وها اندامی کمپینی بایکوت لبادینان سپاس بو بجداری تو نرخاند نکند درود و رز بوی و بو بیرادارتان زور سپاس سپاس کم بله تماشاوانان یجا برنامه کی دیکی تایبەتمان لە ئاریان تیوی پێشکەش کردن سەبارەت بە ڕەوشی دوایی ڕۆژاوای کوردستان باشووری کوردستان و هەروەها ئەو ڕەوشەی کە لە ناوچەکەدا هەیە و دواتریش تیشکمان خستە سەر ڕەوشی خەڵکی کەمپی مەخمور چونکە تەی ئەوە بۆ 3 مانگ دەچێت لەلایەن دەسەڵاتدارانی باشووری کوردستانەوە گەمارۆ خراوەتە سەر ئەو کەمپە لە حاڵێکدا بەپێی هەموو پێوانە مرۆڤاییەکان ئەگەر کوردیش نەبن لەوێدا لە کەمپێکدا دەژین و دەبێ ئاوەڕیان لێ بدرێتەوە. تەماشاوانانی هێژا داگیرکاری ڕژیمی تورکیە بۆ قڕکردنی کوردان لە ڕۆژئاوای کوردستان هەروە بەردەوامە سەرەڕای ئەوەی کە باز لە ئاگربەز دەکرێت سەرڕاوەی کە باز لە دەوری گەڕانی هێزەکانی سووریە و تورکیە دەکرێت لە سەر سنوورەکان بەڵام هەتاکو ئێستا شەڕ بۆ چرکەیەکیش ڕان نەوەستاوە. ڕژیمی داگیرکەری تورکیە لەگەڵ چەتە هاوپەیمانەکانی لە بێدەنگی کۆمەلگا و هەروەها دەسەڵاتدارانی جیهانیدا لە بێدەنگی نەتەوە یەکگرتوەکان و هەروەها بە چاوساغی و بە ئیمکاناتی ناتۆوە توانیویەتی هێندێت دەڤەر لە شەڕوانان
بگرێت و لەوێدا کۆمەڵانی خەڵکی کوردستان و خەڵکی ڕەسەنی ئەو منتەقانە کە پێک هاتووەن لە کورد و عەرەب و ئاسووری و کریستیان و هەروەها کەمەنەتەوەکانی دیکە ئەوانیان ڕاوناوە و لە جێگەی ئەوان دەیانەوێت خەڵکی دیکە بەجێ بکەن. پیلانێکی قیزەونە. هەروەها قەرارە 13 مانگ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی ئاکپارتی و هەروەها سەرۆکۆماری تورکیە سەردانی ئەمریکا بکە و لەگەڵ دۆناڵد ترامپ جارێکی دیکە چاویان بە یەک بکەوێت و لە دوایین زانیاریشدا ڕاوێژکاری ئاسایشی نیشتمانی ئەمریکا ڕابرت ئۆبراین ڕایگەیاندووە کە ئەوان داوا دەکەن لە ئەردۆغان کە سیستەمی موشەکی S-400 لە نێو ناتۆدا جێگەی نابێتەوە کەوا بوو دەبێت کورد ئەمە وەکو پەیامێک وەربگرن. ئەو مەعاملاتەی کە لە پشتی پەردەکەوە هەیە مەعاملەیە بۆ فرۆشتنی کوردان لە پێناو بەرژەوەندیە درێژماوەکانی خۆیاندا. کوردان دەبێت بە یەکێتی خۆیان بە هاوخەباتی خۆیان بە وشیاری خۆیان ئەو پیلانانە پوچەڵ بکەنەوە کە جارێکی دیکە کوردان نەبنە قوربانی. بۆ ئەوەی نەبنە قوربانی دەبێ یەک بگرن تا بە یەکگەیشتنەوەیەکی دیکە جارێک لای ئێوەم خۆش.